رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە رادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هەوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 21 تەموزی 2025 تان پێشکەش دەکەین. کاتژمێردا بە کاتی ناوەندی ئەوروپایە. لە ئەنجامی گەمارۆدان و تێکچوونی بارودۆخەکان ڕوبەڕووی بوونەتەوە. دەشڵێت با پشتبەستن بە بنەما نیشتیمانی مرۆڤیەکانمان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و لەسەر بنەمای درێژکردنی دەستی هاوکاری بۆ هەموو ناوچەیەکی سووریا لە کاتە پێویستەکاندا ئامادەی تەواومان بۆ کردنەوەی ڕێڕەوێکی مرۆڤی بەڕۆسۆیدا دووپات دەکەینەوە. ئیلهام ئەحمەد باسی لەوەش کرد کە داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان دەکەن کە پابەندی بەرپرسیاریەتی ئەخلاقیەکانیان بن و فشاری پێویست بکەن بۆ ئاسانکردنی ئەم ڕێڕەوە مرۆییە و دڵنیابنەوە لەوەی کە هاوکاریەکان بەبێ بە سیاسیکردن و قۆستنەوەی سەربازی دەکاتە دەستی خەڵکی مەدەنی. لە 18 تەموز لە شنگال با دروشمی بەنگەوازی هاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک وەڵامی 73 فەرمانە کۆنفرانسێکی گرنگ و مێژووی ئەنجامدرا. کۆنفرانسی ڕەوشەنگەری شنگال کە بە پێشەنگایەتی ئەکادمیای زانستە کۆمەڵایەتیەکانی شنگال ئەنجامدرا لە شنگالەوە تا دەرەوەی شنگال میوانداری لە 150 نوێنەر و میوان کرد. جگەل لە پێشکەشکردنی نۆبابەتی سەرەکی سەبارەت بە کۆلتور، باوەڕ، مێژوو، جوگرافیا، خۆپاراستن، ژنۆلۆژی و پێشەنگایەتی گەنجان و بانگەوازی کۆمەڵگەی دیموکراتیک چەندین پەیامی تایبەتی ڤیدیۆی و نووسراویش پێشکەش بە کۆنفرانسەکە کرا. بە تایبەت پەیامی ڕێبەرۆجەلان بۆ کۆنفرانسەکە هێز و مۆراڵ و هیوای کۆنفرانسی بەرز کردەوە و بووە مایەی سەرکەوتنی کۆنفرانسەکە. ئەکادمیای زانستە کۆمەڵایەتیەکان ئەنجامی ئەم کۆنفرانسە مێژوویەی بۆ ڕاگەاندنەکان و ڕایگشتی بڵاو کردەوە. لە ئەنجامنامەکەدا تیشکراوەتە سەر پەراوێز خستن و فەرمانەکانی سەرکلی زەدی لە مێژوودا و ئاماژە کراوە بە نزیکبوونەوە لە ساڵیادی فەرمان و خیانەتی مەزنی مێژووی مرۆڤایەتی لە 3 ئابی 2014 لە کاتی هێرشی داعش بۆ سەر شنگال و وتراوە پێش 11 ساڵ بینیمان و بڕیارماندا کە بۆ سەرکەوتنی بەرخۆدان و هەبوونمان پارێزراو بێت دەبێت بە هەموو شێوەیەک خۆمان ڕێکخراو بکەین. تێکۆشان و بەرخۆدان و ڕێخستنی کۆمەڵایەتیمان پاش 11 ساڵ ئەمڕۆژ بە ئەرکی پێشەنگایەتی هەڵدەستێت. کاتێک ڕێبەر ئۆجەلان بانگەوازی کرد بۆ پاراستنی شنگال و زەدیەکان و گەریلاکانی ئازادی ڕویان کردە شنگالی پیرۆز. لەو ڕۆژەوە پێشکەوتن و گۆڕانکاری مەزنمان بەدەستهێناوە و ئیزەدیەکان کە هەزاران ساڵە با فەلسەفە و باوەڕی ئیزەدێتی بەرخۆدان دەکەن ئەم جارە خۆیان گەیاندە ئاستی ڕێکخراوبوونی سەربازی و سیاسی و ڕێخستنی کۆمەڵایەتی. حقیقەتی هەزاران ساڵی ئێمە ئیتر بەرەو سیستەمێکی نوێ دەچێت و ئێمە بووینە خاوەن ئیرادە و هێز و گوتار و ئەم هێز و ئیرادەیە ئیتر کاریگەری لەسەر عێراقیش دەکات. لە ئەنجامنامەی کۆنفرانسی ڕۆشنگەری شنگال دووپات کرایەوە کە کۆنفرانسەکە لە ئەنجامی بانگەوازەکەی ڕێبەر ئۆجەلان ئەنجام دراوە. هەروەها لە کۆنفرانسەکەدا دوای گفتوگۆکان ئەم بڕیارانە درا. یەکێک لە کارە سەرەکیەکانی ئەکادمیای زانستە کۆمەڵایەتیەکانی شنگال کاروخەباتە بۆ ناساندنی فەرمانی 3 ئابی 2014 وەک جێنۆساید. هەروەها لێکۆڵینەوە لە مێژوو و کەلتور و باوەڕ و فەلسەفە و جوگرافیای ئیزەدیەکان ببێتە بواری سەرەکی ئەکادمیاکە. لە بەرەو پێشبردننی هەموو کاروخەباتەکانی ئەکادمیای زانستە کۆمەڵایەتیەکاندا دیدگا و ڕێبازی ژنۆلۆژی بە بنەما بگیرێت. هەروەها ئەکادمیاکە لە ئایندەدا هەوڵدات هەموو نووسەر و ڕۆشنبیر و ئەکادمیسیەن و مێژوو نووسان لە ژێر چەترێکا کۆ بکاتەوە و کارەکانی وەک کۆنفرانس و وەرکشۆپ و شتیتر لە شنگال و عێراقیش زیاتر بکرێت. هەروەها لێکۆڵینەوە دەربارەی چیرۆک و گۆرانی و شیعر و فولکلۆری ئیزەدیەکان بکرێت و لە خاڵی دواهەمی نیشتا بۆ ئازادی جەستی ڕێبەرۆجەلان و ناساندنی فکری نەتەوەی دیموکراتیک لە ئاستی عێراقدا خەبات لە نێو هەموو باوەڕ و کۆمەلگاکاندا بەرەو پێش ببرێت و خەباتی خوشک و برایەتی ئەنجام بدرێت و لەسەر بنەمای بەهای سیاسی و ئەخلاقیەکان بەهێزتر بکرێت.
فەرماندەیی یەرەکە یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەپارەت بە هێرشەکەی 19 تەموزی 2025 لە ناوچەی پێنجوێن ڕاگەیاندراوێکی بڵاو کردێتەوە و ڕاگەیاندووە کە هێرشەکە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە لا دژی هێزەکانیان ئەنجامدراوە و لە ئەنجامدا هەواڵەکان بە ناوی سمک و کۆبانی شەهید بووە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە کە لە 19 تەموزی 2025 لە گوندی شیوە گوێزان لە ناوچەی پێنجوێن هێرشەیەکی ئاسمانی ئەنجامدراوە. هەروەها ڕاشی دەگەێنن وەک هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرامبەر ئەو جۆرە هێرشانە بێبەرگری نامێننەوە و تا کۆتایی لە چوارچێوەی مافی ئەوای خۆیان بەرگری دەکەن. هەروەها ڕاشێنگاندەوە بە هیچ جۆرێک هێرش ناکەنە سەر هیچ کەس، بەڵام لە بەرامبەر هەر جۆرە هێرشێک لەسەر خاک و خەڵک و هێزەکانمان بەردەوام خۆمان دەپارێزین و بێدانگ نابین. لە کۆتاییشدا ڕایانگاندەوە وەکو یەکینەکانی پاراستن ڕۆژهەڵاتی کوردستان سەرخۆشی ئاراستەی بنەماڵەی هێژای هاوڕێمان و تەواوی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین و جارێکی تر بەڵێنی تۆڵەکردنەوە با گەلەکەمان دەدەین و خوێنی هاوڕێیانمان بە هیچ هیوەیەک بە فیڕۆ نادەین. لە شاری مانهایمی ئەڵمانیا لە ساڵیادی بەرخۆدانی ڕۆژووی مردنی مەزنی 14 تەموز شەهیدان یادکرانەوە. دەیان کوردستانی لە مەراسمەکە بەشدار بوون کە بە پێشەنگایەتی کۆمەڵی بنەماڵی شەهیدان کۆما و ئەنجومەنی گەلی کوردی مانهایم ئەنجامدران. هەروەها بنەماڵەکانی شەهیدان جگەرگۆی و جومعگۆی و ئارمانج ئازادی و هۆگر بۆتان و سەربەستکەچی و شەفگەر ڕۆژگەر کە بەم دوایانە شەهید بوونیان ڕاگەیاندرا لە مەراسمەکەدا بەشدار بوون. چالاکیەکە بە خولەکێک وەستان بۆ یادی شەهیدانی ئازادی دەستی پێکرد و نوێنەری کۆما و لوقمان جەزیری شەهیدانی 14 تەموزی بەبیر هێنایەوە و تشکی خستە سەر بەنگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان و مەراسمی سوتاندنی چەکەکان لا سلێمانی لەلایەن گروپی گەریلاوە و داوای کرد هەوڵەکان بۆ تێکدانی پرسەکە وەلا بنرێن و وتیشی گرنگ نییە کێ و کام میدیاچی دەڵێن ڕاگەیاندراوەکانی ڕاگەیاندن و تەفگەرەکەمان هەن و ئەوەی گرنگە پەیامەکانی ڕێبەرۆجەلان و تەفگەرەکەمانە. هەروەها لا چالاکیەکەدا بەڵگە فیلمێک دەربارەی شەهیدانی 14 تەموز و نمایش کرا و مەراسمەکە باوسنەوەی دروشم کۆتایی پێهات. ئێوارەی ڕۆژی یەکشەممە لە هۆڵی پەیمانگای عولوم لە پارێزگای کەرکووک بە ئامادەبوونی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک و بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و هاوڕێ و خانەوادەی شەهید سۆران مامەحەممەد دیدارێکی ئەدەبی لەسەر کار و بەرهەمە هونەریەکانی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەممەد بەڕێوە چوو. هەروەها ژیان نامەشەی سۆران بۆ ئامادەبووان خوێنرایەوە و ڕێبوارتەها وتارێکی پێشکەش کرد و لەلایەن بنەماڵەشەوە هیوای مامەحەممەد برای شەهید وتارێکی پێشکەش کرد و وتی لە 17هەمی ساڵیادی شەهیدکردنی شەهید سۆراندا بەداخەوە تا ئێستا هیچ هەواڵێکی نوێ نییە سەبارەت بە دەستگیرکردنی بکوژانی شەهید سۆران. لە دوای قسەکانی برای شەهید دوو پارچە شعر خوێنرایەوە کە لەلایەن هەردوو شاعر لەتیف هەڵمەت و شێرکۆبیەکەسەوە بۆ شەهید سۆرانی مامەحەممەد نووسرا بوون. دەستەی هەماهەنگی مقاومەی ئیسلامی لە عێراق لە ڕاگەیاندراوێکدا ڕۆژی یەکشەممە بڵاوی کردەوە بردومانکردنی کێڵگا نەوتیەکانی هەرێمی کوردستان یەکلاکردنەوەی حساباتی نێوان کۆمپانیاکانی نەوت و حکوومەتی هەرێمە و ئەو بابەتە پەیوەندی با گروپەکانی ئەوانەوە نییە. هەروەها وتوشیانە مقاومەی ئیسلامی بە هەموو پێکهاتەکانیەوە لە ڕابردوو و ئێستاشدا هەمیشە خۆی لە هەر کردەوەیەک بەردوور گرتووە کە زیان با بارژەوەندی خەڵکیان هێزە ئەمنیەکان بگەێنێت لە باکووریان باشووری عێراق. جیاماژەیە دەستی مقاومەی ئیسلامی عێراق کاژمارەی گروپی چەکداری شیعە لە خۆت دەگرێت باسی لەوەش کردووە کە بەرژەوەندی نەتەوەیی وەک ئامانجی خوازراویان دەمێنێتەوە و پێویستە حکوومەتی هەرێم خۆی لە هەناردەکردنی قەیرانە ناوخۆیەکانی بۆ حکوومەتی ناوەندی بەدوور بگرێت. توماس باراک نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا لە پەیامێکدا بڵاوی کردوێتەوە ئاڵۆزبوونی دوژمنکاریەکان تەنها بەڕێککەوتنێک بۆ وەستاندنی توندوتیژی پاراستنی بێتاوانان ڕێگەدان بە گەیشتنی هاوکاریە مرۆیەکان و دوورکەوتنەوە لە مەترسی کۆنتڕۆڵ دەکرێت. هەروەها وتوشێتی لە کاژمێر 5 ئێوارەی ڕۆژی یەکشەممەوە با کاتی دیمەشق هەموو لایەنەکانی سووریا گەیشتونەتە ڕێککەوتنێک بۆ وەستاندنی شەڕ و ڕاگررتنی کردەوە دوژمنکارانەکان.
باراک جەختی لەوەش کردوێتەوە کە هەنگاوی داهاتوو بۆ کەمکردنەوەی بەردەوامی گرژیەکان بریتیە لە ئاڵوگۆڕێکی تەواوەتی بارمتە و دەست بەسەرکراوەکان کە کارە لۆجستیەکان لە قۆناغی جێبەجێکردندایە. ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە ئامانجی پشتگیری خەڵکی سوێدا ئامادەکردنی کاروانی هاوکاری مرۆیی بە پەلەی بۆ دانیشتوانی سوێدا تەواو کرد. کاروانی هاوکاریەکان کە ئیدارەی خۆبەڕێوەبەری بە دەستپێشخەری خۆی ئامادەی کردووە چاوەڕوانی ڕێڕەوێکی سەلامەتە تا بگەێنرێتە دانیشتوانی سوێدا. کاروانەکە لا پێداویستی پزیشکی و مرۆیی پێک دێ بە گوێرەی داواکاری خەڵکی سوێدا ئامادەکراوە. ئیدارەی خۆبەڕێوەبەری بەرنامەیەکی داناوە تاکو لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا کاروانەکە بگاتە سوێدا و ئاماژەی بۆش کردووە کاڕێگەی سەلامەت هەبێت ئامادەن کاروانی تریش بنێرن. هەروەها خۆبەڕێوەبەری داوایان کردووە دۆسی مرۆیی لە ئاڵۆزیە سیاسی و سەربازەکان دوور بخرێتەوە و دووپاتیشان کردوێتەوە لەگەڵ ڕێکخراوە نێونەتەوەیەکان لە پەیوەندیدا کە پشتگیریان دوور لە سیاسیکردنەوە بگاتە لێ قەوماوان و زەحمەتیەکانی هەرێمەکە لا ببرێن کە بوونەتە مای کەمبوونەوەی مادەی پزیشکی و خۆراک. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.